شکانی بەڕێز بەیانی ڕۆژی پێنجشەمە کە دەکاتە 9 ذیلحیجە ڕۆژی عەرەفەیە. ڕۆژی عەرەفە ڕۆژێکی ئێجگار گەورە و مەزنە لە لای خوای پەروەردگار. خوای پەروەردگار لە ڕۆژی عەرەفەدا دەبەزێتە ئاسمانی دنیا و هەروەها بەندەکانی ئازاد دەکات لە ئاگری دۆزەخ. وەک پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێت: ما من يوم أكثر من أن يعتق الله فيه عبدا من النار من يوم عرفة. واتە هیچ ڕۆژێک هێندەی ڕۆژی عەرەفە نییە کە تیایدا خۆی گەورە بەندەکانی ئازاد کە لە ئاگری دۆزەخ. ڕۆژی عەرەفە ئەو ڕۆژەیە کە تیایدا دوعا گیرایە، کە تیایدا دوعا مستەجابە. بۆیە برای بەڕێزم، خوشکی بەڕێزم، هەوڵ بدە بەیانی دوعا زۆر بکە، زۆر بپاڕێەوە لە خوای گەورە بە دڵێکی ئاگاوە، بە یەقینەوە، بە چاو پڕ فرمێسکەوە دەستەکانت بەرزەوەکە و لە خوا داواکە. چونکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێت: خەیر الدعاء دعاء يوم عرفة. واتە خێرترین دوعا، باشترین دوعا دوعای ڕۆژی عەرەفەیە. بۆیە پێشینی ئێمە سەلەفی ساڵح دوعاکانیان هەڵەگر بۆ ڕۆژی عەرەفە. لە ڕۆژی عەرەفە لە خوای گەورە داوایان دەکرد، لە ڕۆژی عەرەفە زۆر دەپاڕانەوە لە خوای گەورە. بۆیە ئەو کەسانی کەوا زەواجیان نەکردو تاوەکو ئێستاکە، ئەو کەسانی کەوا هەژارن، فەقیرن، قەرزارن، ئەو کەسانی کەوا دڵیان تەنگە، خەم و خەفەتیان هەیە، ناڕەحەتن، هەست بە بێزاری دەکەن، سەخڵەتن، پێتان دەڵێن بەیانی چارەسەری ئێوەیە. بەیانی زۆر بپاڕێنەوە لە خوای گەورە، زۆر دوعا بکەن، زۆر لە خوا داواکەن، بە چاو پڕ فرمێسکەوە دەستەکانتان بەرزەوەکەن، بە دڵێکی ئاگاوە دڵنیا بن خوای گەورە وەڵامتان ئەداتەوە. و هەروەها بەیانی بە ڕۆژوو بن، چونکە بەیانی ئەگەر بێت و تۆ بە ڕۆژوو بیت کە ڕۆژی عەرەفەیە، ئەوە دەبێتە مای کەفارەتی سڕینەوەی تاوانی 2 ساڵ. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە حەدیثێکی صحیحدا دەفەرمێت: صيام يوم عرفة أحتسب على الله أن يكفر السنة التي قبله والسنة التي بعده. يعني تو بس بياني بروجوبي بيغمبري خوا عليه الصلاة والسلام خوي دفرميت أو دبيت ماي أوي أبيت ماي كفارتي صغينوي تاواني 2 صابر. ويا براي بريزم خوشكي بريزم بياني روجي باكرنوي مالكان نية وبتايبت أو خوشكانا خۆتان مەشغوڵ نەکەن بە پاکردنەوەی ماڵ، خۆتان مەشغوڵ نەکەن بە چێژنێنان، نا، دابنشن زیکر زۆر بکەن، دابنشن دوعا زۆر بکەن. بەیانی ڕۆژی پشودان نییە، بەیانی ڕۆژی خەوتن نییە، بەیانی ڕۆژی بازاریکردن نییە. ئەگەدار بن ئەم هەلە زێڕینە لە دەستی خۆتان مەدەن، زۆر دوعا بکەن، زۆر دەم بە زیکر بن و زۆر بپاڕێنەوە لە خوای گەورە. و هەروەها نوێژەکان لە کاتی خۆیدا بکەن، نوێژی چێشتەنگاو، و هەروەها سنن و ڕەواتبەکان، سنەتەکانی پێش نوێژ و دوای نوێژە فەرزەکان، و هەروەها قورئان خوێندن، ئەمانە لە دەستی خۆتان مەدەن بۆ ئەوەی بەیانی لەو کەسانە بین کە خوای گەورە ئازادمان بکات لە ئاگری دۆزەخ. داواکارم لە خوای گەورە بۆ خاتر ناوە جوانەکان و سفاتە بەرزەکانی ڕەحممان پێ بکە و لە تاوانەکانمان خۆش بێت. ئامین ئامین. وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه